سەر ڕای بەڵێنەکانی وەزارەتی خوێندنی باڵا و بەڵێنی حیزبی ئیدارەی خۆجەیی سلێمانی. بەڵام تا ئێستا دەرماڵەی 2 مانگی قوتابیانی زانکۆ پەیمانگەکان لە سلێمانی نەدراوە. ئەوەش ناڕەزایەتی بەشێک لە قوتابیانی زانکۆ پەیمانگەکانی بەدوای خۆی داهێناوە. ئیتر ئەوەش نازان کێ درێ بۆ ساڵێتری ئینشاڵڵا ئیتر بەردەوامە بێ نازان. چکە ساڵان کە دەرماڵە درا مانگی 7 و 6 وانەشە درا کە داوام نادرا دەرماڵەشە درا. زیری خوێندنی باڵا وەڵای بۆ دکتۆر مامۆساگان دەجین اینجا بۆ تەلەبەی داما. ئەمە کاتێککە خۆپشاندانیشمان نەکرد وەزیریش هەڵوێستێکینەوە بۆ تەلەبە. وەڵای تر ئێمە داواکارین بەڵێنەکانمە بگەنە جێ و مافی خوێندکار و مامۆسا و تەلەبە بدەن. ناوەڵە تەلەبەی داخلیمانەیەوە داماوەتە ئەمە ئێستا تا ئێستا نەڕۆشتووە. لەوەتی هاتووەوە تەلەبەمانەیە نەڕۆشتوەوە. ئەبەر باری دارایی باش نییە. خۆ تەلەبەی داما پێ ناکرێم و ڕێ بکا بێت و بچێت. بۆ ئێمە خوێندکارانی زانکۆی سلێمانی دەنگی ناڕازی دەنگی خۆمان خستۆتە پاڵمەزۆ فەرمانبەرەکان داوای دەرماڵی خۆمانەکەن لەگەڵ وەرگرتنی موچەی فەرمانبەرەکان مانگی 34 داوای دەرماڵی مانگی 34 خوێندکارانی ژەکەین. بۆ ئێمە واز ناین لەسەر زادامەی لەگەڵ مۆزۆ فەرمانبەرەکان تاوکو گرێتی ئەومان پێ درێت هەردوو دەرماڵەکە مانگی 34 پێکەوە وەرەگرین. لە کۆتایی مانگی دەی ساڵی ڕابردوو قوتابیانی زانکۆ پەیمانگەکان بۆ گەڕانەوەی دەرماڵە و چارەسەرکردنی کێشەی بەشە ناوخۆیەکان نزیکەی مانگێک لە سلێمانی خۆپشاندانیان ئەنجامدا. سەرەتای ئەم ساڵیش وەزیری خوێندنی باڵا بەڵێنیدا مانگانە دەرماڵی قوتابیان بدرێت، بەڵام قوتابیان دەڵێن لەم ساڵدا تەنها 2 دەرماڵیان وەرگرتووە و بەشێکیشیان چەند ڕۆژێکە دەرماڵی مانگی 3یان پێدراوە. لەو کاتەشا لە کاتی خۆپشاندانی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی کە هاتنە سەر شەقامەکان بۆ مەبەستی موچەکانیان ئێمە ژۆک خوێندکارانی ناڕازی بڕیارماندا کە ئێمەش دەبێین بۆ خۆپشاندانەکانمان بۆ داواکردنی دەرماڵە و داواشمان تەنها دەرماڵی مانگی سێنیە بەڵکو بە پشتیوانی خۆ ئەگەر پێمان بکرێ هەوڵ دەدەین دەرماڵی مانگی 34 بە درێژایی ئەم ساڵ وەرگ بۆیە هەموو هەوڵی ئێوە شەوەیە کە بە پشتیوانی خۆ دەرگاکان نەگری و ناڵی هیچ دەوامێک لە زانکۆکانە بکرێتەوە و چارنووسی دەرماڵ و موچە یەکلا بکرێتەوە وەکو خوێندکاران داواکاریمان سەرەکیمان دەرماڵەیە بەڵام هەوڵ دەدەین وەکو هەماهەنگیەک لەگەڵ مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی بەیەکەوە ناڕەزایەتیەکانمان بگەینین. قوتابیانیش لە پاڵ مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی خۆپشاندان ئەنجام دەدەن. هەر یەکە و هاتووە بۆ گەیاندنی داواکاری خۆی و لەو نێوانەشدا حکومەت و لایەنی پەیوەندیدار لە ئاست هەموو ئەو داواکاریانە دەنگی نییە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.